دوو بۆ خۆتان دابنشن ئەی مولحیدەکان ئەی بێدینەکان ئەی بێباوەڕان بۆ خۆتان بیرکەنەوە ئێمە بە ئێواڵین مێشکتان داخراوە ئێوە بیر ناکەنەوە والله ئەگە بیرکەنەوە وقالوا لو كنا نسمع أو نعقل ما كنا في أصحاب السعير دیارە سەمعتان نەکردۆتە کار و عەقڵتانش نەکردۆتە کار بۆیە دووچاری ئاگری دۆزەخ بوون ئینسان دەگە بیر بکاتەوە لە مەخلوقاتی خوا لە خوای پەروەردگار لە دین و ئاینی پیرۆزی ئیسلام هەر تۆزی عەقڵت بجولێنە بۆ دەرەکەوێت کە ئیسلام چەند عەظیمە چەند ڕێگایەکی ڕاستە إنما أعظكم بواحدة أن تقوموا لله مثنى وفرادى دو ياخد يك بخوتان تاك بنو زوجة إنسان كتاك بيتو بير بكاتو أو كات استفادة كات يعني أقبل تنها استفادة نكر لقل بران بركة دابنشا بير كنو بخوتان كواتا إنسان دبي هل بير كنو يا بيت